ئەحمەد محەممەدی نووسەر و ڕۆشنبیر ئەزمونێکی گەورە لە بواری نووسیندا ئەزمموی 50 ساڵ کارکردن لە بواری نووسین و ئەدەبدا کانزیکەی چل بەرهەمی زیاتری هەیە و جگەلەوە بەدەیان ڕۆمانی بە زمانەکانی کوردی و عەربی و فارسیش بڵاو کردوێتەوە لە ڕێو ڕسمێکدا ڕێز لە کار و لا بەرهەمەکانی ئەم نووسەرە گەورەیە نرایە خۆت ڕێڕسمێکی تایبەتی بۆ ڕێکخرا. بە ئامادەبوونی وەزیری ڕۆشنبیری و لاوان و نووسەر و هونەرمەندان ڕێوڕسمی بەرز ڕاگررتنی بەرهەمەکانی نووسەر ئەحمەد محەممەد لە هەولێر بەڕێوەچوو. ئەحمەد محەممەدی نووسەر لە ماوەی 50 ساڵی نووسینیدا زیاتر لە 60 کتێبی بە چاپگەیاند و دەیان ڕۆمانی لە ماوەی 50 ساڵی نووسینیدا و زیاتر لە 60 کتێبی بە چاپگەیاند و دەیان ڕۆمانی لە زمانەکانی بە زمانەکانی تورکی و عەربی و فارسی وەرگێڕاوەتە سەر زمانی کوردی.